ئێمە ئەمڕۆ کۆبوونەوەمان لەگەڵ بەڕێز دکتۆر عەلا جبوری هەبوو وەزیری بازرگانی عێراق سەبارەت بە شایستەی دارایی وتارانی هەرێمی کوردستانی ساڵی 2014 و 15 کە بەڕێکەی 309 ملیارە ماوەتەوە. ئێمە وەکو لیژنەی کشت و کاڵ 2 ساڵ پێش ئێستا سەردانی وەزیری بازرگانیمان کرد، لێرە سەردانی وەزیری کشت و کاڵمان کرد و ڕێککەوتین لەوەی کە نیوەی شایستی داراییەکانی وتارانی هەرێمی کوردستان خەرج بکرێت. تاکیدمان لێ کردەوە کە ئەو بڕەپارەیە خەرج بکرێت. ئەوان بڕیاری خەرجکردنی ئەم بڕەپارەیان داوە و ئەمە کۆتایی پێ هاتووە. بەڕێزیان گوتیان ئێمە ئەمڕۆ ئێستا کۆبوونەوەیەکی وەزارەتمان هەیە لەگەڵ ستافی وەزارەت و ئەوانەی پەیوەندیدارن بەم بابەتەوە بڕیار دەدەین لەسەر جێبەجێکردنی بڕیارەکە کە خەرجکردنی 309 ملیارەکەیە بە میکانیزمێکی گونجاو وەکو لیژنەی کشت و کاڵ هیچ کێشەیەکمان نییە بۆ هەر کەسێک خەرج بکرێت، بۆ هەر کەسێک خۆی بکاتە خاوەنی ئەم خەزیە. گرنگ ئەوەیە بەڕاستی جوتیارەکانی ئێمە کە هەمیشە لە زیاندان لە زەرەردان بەرهەمەکانیان ساغ نابێتەوە، هێندێکیان تووشی کێشەی قەرز و کێشەی کۆمەڵایەتی بوون لە ئەنجامی ئەوەدا. گرنگ ئەوەیە بەڕاستی ئەم پارە بەدەست جوتیارەکان بکاتەوە. هەر کەسێک هەوڵێکی بدات سوپاسی دەکەین، مەمنوعین دەبین. هیچ ئەمەش ئەو حەساسی و هەسیارەمان نەکە چێ ئەم هەوڵەیدا و چێ نەکردو. هەموو کەس دەزانێت ئێمە 2 ساڵ پێش ئێستا تەنها لیژنەی کشت و کاڵ ئەم بابەتی جوڵاند بۆ نیوەکە خەرج کرا و کاتەی بەشێک دەیان کە نیوەکەی کە ئێوە بە قوربانی ئەوەتان کرد کە نیوە وەربژیرێ ئێمە ڕازین ئێمەش ڕازین حتا لەگەڵ سەرۆک کۆمار و لەگەڵ ئەو وەزیری بازرگانی ئێرە و لەگەڵ وەزیری کشت و کاڵ ڕێککەوتین لەسەر ئەوەی کە ئەوەی تر عەلا قەید المفاوضات بوو. وفعلا سوپاس بۆ خێستا قرارەکە هەیە و ئینشاڵڵا بەم زوانە پارەکە خەرج